سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم زۆر باش بن. ئەمڕۆ من لەسەر ئەم چەموکانی خۆشەم لە ناوچەیەکی جوانی کوردستانین. بەڵام پێتان ناڵێم ئێرە کوێیە با دوای کە دەستمان کرد بە بەرنامەکە مناڵەکانی هاوڕێم خۆیان پێتان بڵێن. ئێمە ئێستا خۆمان ئامادەکەین بۆی بەرنامەیەکی زۆر جوان پێشکەشیەوە بکەین. بۆیە لەگەڵمانە بن فەرموون. سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ باشن؟ ئەی یاخوا میشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆشازان بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و لەم شوێنە خۆشەیە چاو بە ئێوەی ئازیزەکەوێ. ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ حەسەن تەپەی سەر و باشە حەسەن تەپە سەر بە ناحی کوێیە؟ ئەی ناحی پیرە مەگرون سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ ئافەرین یەک چەپڵی قایم بۆ خۆتان. مناڵەکان هاوکارانمان لەسەر ئەم گوندە جوانەی ئێوە راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین. با جارێ بینەری ئەو راپۆرتە بین باشە؟ فەرموون. سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ بەو هیوایەم زۆر باش بن. بۆ ئەمڕۆژ خۆمان ئامادە کردووە و ئەڕۆین بەرەو گەشتێکی نوێی زیتەڵە. لەوێش چاومان بە کۆمەڵی مناڵی ئازیزەکەوێت. ئەزانن ئەو گوندە کوێیە؟ گوندی حەسەن تەپە. ئەم گوندە جوانە سەر بە ناحیەی پیرەمەگرونە و دووریەکەی نزیکەی 40 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. لەگەڵ نزیک بوونەوەمان بۆ ناو ئەو گوندە جوانە زۆر دڵخۆش بووین، چونکە ئەمان بینی ڕێگای گوندەکە و ناو گوندەکەش ڕێژەیەکی زۆر دار و درەختی تێدا بوو. ئەوەش نیشانەی ئەوەیە کە خەڵکی ئەم گوندە گرنگی زۆر ئەیەن بە ژینگەی ناوچەکەیان. ئێمە چووینە دەرەوەی گوندەکە لەگەڵ منداڵەکانی هاوڕێمان بۆ ئەوەی شوێنێکی خۆش بدۆزینەوە بۆ دانیشتن و بەرنامەکەمان. گەیشتین بەکانی و ئاوەدانیەکی خۆش کە بەهۆی بوونی ئەم سەرچاوەی ئاوەوە خەڵکی گوند دەتوانن سەرقاڵی کاری کشت و کاڵی و ئاژەڵداریش بن. گوندی حەسەن تەپە شوێنێکی تا بڵێ خۆش و دڵگیرە. هەر لەبەر ئەم دڵگیریەی خەڵکی سەردانی ئێرە دەکەن بۆ گەشت و سەیرانکردن. لەبەر ئەم هۆکارەش منداڵەکان داوایان لە گەشتیاران و سەردانکەران دەکرد کە ژینگەی ناوچەکەیان بپارێزن. لەم گوندە جوانەدا قوتابخانەیەکی بنەڕەتی تێدایە و خۆشبەختانە منداڵان دەتوانن تا پۆلی نوێی بنەڕەتی هەر لە گوندەکەی خۆیان درێژە بە خوێندن بدەن. ئێمە لە کاتی بەرنامەکەمانە گفتوگۆی زۆر خۆشمان کرد. بۆیە نامانوێت زیاتر لەسەر ئەم گوندە بڵێین و ئەوەی ماوەتەوە پێمان خۆشە لە دەمی منداڵانی گوند و زیتەڵەی هاوڕێمان بیبیستن. کەواتە با بگەڕێنەوە بۆ لای ئەوان. فەرموون! مناڵەکان با بەیەکەوە چەپڵەیەکی قایم بۆ هاوکارانمان لێ بین بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. ئادی پێم بڵێن حەزەکەن بێمە لاتان و یەک گفتوگۆ بکەین لەسەر گوندەکەتان و ناوچەکەتان؟ زۆر باشە. ئادی یەکەم جار بچمە لای کێ؟ ئاسوودە چۆنی؟ باشن. ئەحواڵە چۆنە؟ باشی؟ باشن. ئەیە خوار باشبی. ئاسوودە ئادی پێم بڵێ تۆ لە قوتابخانەی؟ بەڕێ. لە پۆلی چەند؟ یەک. لە پۆلی یەک. ئافەرین هەر بشی. حەزت لە قوتابخانەیە؟ بەڕێ. ئەی ئەتەوێ وەکو هاوڕێکانە زوو گەورە بیت و بچیتە پۆلی 2 3 و 4 و 5؟ بەڕێ. ئاها کەواتە ئەبێ شەوان زوو بخەوی، ئەبێ بەیانیان زووەسی،
ئەبێ لەوانەکان تا باش بی ئەبێ گوێ لە مامۆساکانیش بگری باشە باشە ئافرین ئەدی چەپڵێکی قایم بۆ ئاسوودەیکیان ئاسوودە مایکەکە بە بە کاکە ئارمان ئارمان گیان بەڵێ چۆنی وەڵا باش ئەحواڵە چۆنە وەڵا باش ئەیە خوار باش بی ئارمان بەڵێ تۆ ئاسوودە چی یەکترین خوشکێک خوشک و بران بەڵێ خۆشتەوێ بەڵێ زۆری ئەکەم کەم زۆر منی شەردووکتانم خۆشەوێ ئەرمان گیان بەڵێ لە پۆلی چەنی لە پۆلیسیە لە پۆلیسێ ئەی ئافرین حەزت لە قوتابخانەیە بەڵێ باشە بۆچی حەزت لە قوتابخانەیە لەبەری بن بە دکتۆر و پۆلیس وشت ئافرین لەبەرەوەی پاشە ڕۆژێکی ڕووناک بۆ خۆمان دابین بکەین وایە بەڵێ باشە ئەی تۆ ئامادەکاری و کردووە بۆ ئەوەی ئەم ساڵ لەوانەکان تا باش بی بەڵێ باشە چۆن هەوڵەی کە لەوانەکان تا باش بی بۆ ئەوەی بە خوێندکارێکی زیرەک و نمرەکانە زۆر باش بن چییە دەرسە خوێنم دەرسە خوێنی چی ترەکەی ئەبێ گوێ لە مامۆساکانمان بگرین یان گوێ لێ نەگرین ئەبێت جوان لێ بکەین ئەبێ گوێن لێ بگرین ئەی کاتی نەوماڵەوە بێت چی بکەین ئەبێ دەرسەکانمان بخوێنین ئەبێ سەعی لەو وانانەیە بکەین کە خوێندومانە لە قوتابخانە وایە بەڵێ ئەی ئافرین ئەرمان بەڵێ کە ئەچی بۆ قوتابخانە ئەگەڵ لە ئاسوودەی خوشکرا بێ بەڵێ بێکەوە چەند بەڵێ ئافرین کەواتە بێ دەستی یەکتریش بگرن وایە وایە ئافرین یەک چەپ لە خایم بۆ کاکە ئەرمان ئەرمان گیان مایکەکە بە سۆنیا دادە سۆنیا بەڵێ چۆنی وەڵا باشم ئەحواڵە چۆنە باشی بەڵێ یاخوار باش بی سۆنیا گیان تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوارەی ئافرین هەر بژی سۆنیا بەڵێ لە گوندەکەی ئەو قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلی چەند تاپۆلنۆ تا پۆلی نۆ زۆر باشە ئەی ئەگەر دەرچن بۆ 10 و 11 و 12 چیەکەنە چن لەکوێ خوێنن لە تاسوجە لە تاسەڵوجە بە چیات و چۆکەن بە پاس بە پاس باشە کاتێک کە ئێمە بە پاسات و چۆکەین بۆ قوتابخانە یان نەچین بۆ شوێنێک ئەبێ چۆن دانیشین لە پاسەکەیە ئەبێ بەبێ دەنگی دانیشینیان دەگە دەنگکەین بە بێندەنگی بۆچی بۆ ئەوەی شۆفێرەکە سەری لێ تێک نەچێ وایە وایە باشە ئەبێ ئێمە سەری خۆمان لە جامەکەەوە دەربێنین و قۆڵمان دەرکەین و قیژە قیشکەین نە ئەبێ دانیشی ئەبێ بە عەقڵی دانیشین وایە وایە باشە سۆنیا بەڵێ ئێمە ئەگەر گوندەکەمان قوتابخانەی تیان نەبوو ئەبێ واز لە خوێندن بێنین بڵێ ناچینی تر ناخوێنین و بۆ خۆمان لە ماڵەوە دانیشین نە بۆچی سوودی خوێندن چییە چکابی بە دکتۆر و ئەمانە ئافرین هەر بژی فێری زانست و زانیاریە بین فێری خوێندنەوە و نووسینە بین فێری خوێندنەواریشە بین وایە وایە هەر بژی سۆنیاگیان بەڵێ ئەدی چیمان پێشکەشەکەی شعر یان گۆرانی یان هۆراوە چیمان پێشکەشەکەی تابانە زۆر خۆشە ماڵبەتی پیر و هۆشایی پارێزم باسفێ دەرگاش و شەو پەنجەرە تابانە گشت کاتەیە ڕووناکیمان دەدادە فێرمانەکە وریابی بۆن تنگانە ئازابی هەر بشیت ئافرین یەک چەپ لێ قایمی بۆ لێبەن دەست خۆش ئافرین مایکەکە بە کاکە نارۆ گیان بەڵێ چۆنی وەڵا باش ئەیە خوار باش بی دەنگ و باسە چۆنە وەڵا باش ماڵەوە چۆنن وەڵاش باش ئەی خەڵکی ئاوایی هەمووی باشن ئارەڵا لەخوا بەزیابێ نارۆ گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی لە پۆلی پێنجم لە پۆلی پێنج ئافرین هەر بشی نارۆ بەڵێ خەڵکی ئەم گوندەی ئێوە کاری ئاژەڵداریەکە بەڵێ ئاژەڵ چی بەخێوەکەن بزن مانگا مەڕ مەڕ و بزن و مانگا باشە بەڵێ. سوودی مەڕ و مانگا و بزن چییە شیر و شتیان ئەدۆشین ئەگەم بە بەرهەمە خۆراکێکەکەن ئافرین کەواتە سوودی شیرەکەی هەیە ئەیکەن بە بەرهەمە شیرە مەنیەکان وایە وایە بەڵێ باشە خەڵکی گوندەکان ئەبێ کاری ئاژەڵداری بکەن یان نابێ دەبێ بیکەن ئەبێ کاری ئاژەڵداری بکەن وایە بەڵێ باشە ئێوە چیتانەیە لە ماڵەوە مەڕ و مانگا و بزن چیتانەیە وەڵا مەڕ و مانگا و بزن و ئەمانەمانێ باشە تۆ لە کاری ئاژەڵداریە هاوکاری خێزانەکەەوەکەی بەڵێ چیان بۆکەی کاگەم کاچێ کابانجا تەلەی کردو لەو دوو تەلەکەوەیە ژان پەنجەرەکە من لەو پەنجەرە ئۆچمۆدی و کای بۆڵەدەم و کاتێکە ئافرین باشە کێ ئاژەڵداریەکان لە ماڵیەوە باوکێ یان کێ باپیرم باپیرێ مام و باوکشم
باپیرێ مام و باوکیش وایە بەڵێ هاوکاری ئەوانەکەی بەڵێ ئافرین مانگاکانە خۆشەوێ بەڵێ ناویانە لێن ناوە ناوەڵە ناو لێ نەناون ناوەڵە ئەی مانگای پچکۆلەتانەیە پچکۆلی ئەوە نا بەڵێ ئەیکە جوانە ئافرین نارۆ باشە ئێمەی مناڵان ئەبێ هاوکاری خێزانەکانمان بکەین یان بەڵێ. نابێ دەوێ بیکەین ئەبێ هاوکاری خێزانەکانمان بکەین وایە بەڵێ هەر بژی نارۆکیان بەڵێ ئادی تۆ چیمان پێشکەشەکەی وەڵا پاگوخان یەکەم پاگوخانی ژینگە بپارێزن دووەم یارمەتی مام و خێزانەکانیدەن ئەیە لەگەڵ هەژاران و فەقیران ئەی ئافرین کەواتە ڕێنمایی خەڵکی و کرد وایە بەڵێ هەر بشی نارۆجان یەک چەبڵێقایم بۆ کاکە نارۆ نارۆجان بەڵێ مایکەکە بە کاکە شادیار بەڵێ کاکە شادیار چۆنی وەڵا باشم ئەحواڵە چۆنە وەڵا باش ئەی یاخوام و کاتێ باش بی تۆ لە پۆلیچەنی لە پێنج لە پێنج لەم شەش دەرچووی بۆ شەش بەڵێ هەر بشیت ئافرین شادیار ئەوە چییە لە پشمانەوە ئاوە وایە بەڵێ باشەم ئاوە لەکوێوەیەت لا لە کاگەحمەوە لە کاگەحمە و لە گوندەکەوەیەت بەڵێ کانێکە ناوی کاگەحمەوە بەڵێ وای پێڵێن بەڵێ ئەمە کانی کاگەحمەوە وایە بەڵێ باشە سوودیم ئاوە چییە کە لێرەیە سوودی لێبینن بەڵێ چی پێکەن لا سوودی کشت و کاڵ ئێ سوودی ئاژڵانی بلیاوین سێوێژ مەلەوشتی لێگەین مەلەو شریشی لێکەن بەڵێ ئافرین باشە مەلازانەی نەوەڵە ئەی باشە ئەبێ ئێمە کەمە لە نەزانینە لە خۆمانە و بچینە ئاوە نەخێر بۆچی چخنگی دوای زۆرزیانێکی زۆریە ئافرین ئەخنچین و ئەو کاتە بەکەڵت نایە وایە بەڵێ ئافرین باشە شادیار بەڵێ ئێمە ئەم ئاوە کە بەکاری هێنین بۆ ژیانی ڕۆژانەمان ئەی ئەبێ پیسیکەین و فرێبین نەخێر شتی تێفرێبین نالا نەخێر ئەی باشە خەڵگیە بۆ ئەم ناوە بۆ کەشت و سەیران ئارۆلا زۆریە باشە چی بەو خەڵکان ناڵێ کە ئەم ناوە پیسەکەن یان ئاوەکەتان پیسەکەن ئا پیانگاکە پیسی مەکەن ئافرین ئیتان ژیگەکە باپیس ئاوەکەش ڕۆ خۆی جوان بێنێتەوە هەر بشی کەواتە ئەبێ ئێمە ڕێزی ژینگەکەمان سروشتەکەمان ناوچەکەی خۆمان بگرین وایە بەڵێ هەر بشی یەک چەبڵێ قایم بۆ کاکە شادیار دەست خۆش مایکەکە بە بەلیاجان لیا بەڵێ چۆنی وەڵا باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم یاخوار باش بی لیاجان بەڵێ لە پۆلی چەنیش چواش لە پۆلی چوارە یافرین هەر بشی لیا بەڵێ کاتێک کە وەرزی هاوینە و پشووە و لە ماڵەوە بن بۆ خۆتان ئێوە وەکو کچەکان خۆتان بە چیەوە سەرقاڵەکەن وەڵایە خۆمان بەچیەوە سەرقەڵەکەین بەڵێ بە من خۆم بە سەرقەڵ و یاری و شتەکەما یاری مناڵانە بەڵێ ئافرین ئەدی چی یاریەکە زاننیەوە چاوشارکەیە ڕاکە بەردبەردێن لەگەڵ خولانەوە کەواتە یاریە کوردەواریەکانەکەن بەڵێ ئەی ئافرین باشە یاریە کوردەواریەکان بکەین باشترە یان یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایل یاری کوردیوارەکان بۆچی چکە لە بەرەوەی ئەگەر یاری بە موبایل و شتەکان کەین دوای چاومان کزە بێت ئافرین ئەو کاتە تااقەتی خوێندنیشمان نامێنەیە ئەو کاتە تااقەتی هاوڕەکانیشمان نامێنێ خواردنیشمان بۆ ناخورێ بەڵام یاریە کوردەواریەکان هەمویان وەکو وەرزش وایە بۆ نمونە چاوشارکێ ئێمە ڕاکەین بە دوای هاوڕەکانمانە بەوەش جەستەمانە جوڵێ یان ئەگەر فیکڵانکۆ بکەین هەموو گیانمانە جوڵێ ئەویش وەرزشێکە بۆ خۆی وایە ئەی باشە لیا بەڵێ نێواتان لەگەر خوێندنەوەیە چۆنە حەسان لە کتێب خوێندنەوە چیرۆ خوێندنەوەیە ئارۆڵە ئەوم زۆر پێخۆشە من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناون بە دیاری ناوی گۆڤاری پەپولەیە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپیەکە بە دیاری بۆ ئێوەی نردووە منیش پێشکەشیەوەیەکەم باشە ژمارەیەکی زۆر چیرۆکی خۆشی تایە بڕگەی زانیاری باشی تایە ئەنجان ناساندنی مناڵەکانیشی تایە باشە ئافرین یەک چەبڵێ قایم بۆ دادەلیە یاجان مایکەکە بە ڕاستی چۆنی باش ئەحواڵە چۆنە باش ئەی یاخوام و کاتێ باش بی ڕاستی جان ئەی تۆ لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنج ئافرین ڕاستی بەڵێ لە وەرزی زستانە ئەم گوندەی ئێوە ساردەیان گەرمە ساردە باشە ئەبێ ئێمە دارەکان ببڕینەوە لە بنا بۆ خۆگەرمکردنەوە بیان سووتێنین نەخێر بۆچی
چونکە ژینگەکەمان ناشرینە بێ هینە چونکە داروشت ژینگەکە بڵێ ئەتوێ هەوای پاکان بژین. ئافرین باشە ئێستا تۆ سوودەکانی دارەزانی وایە؟ بەڵێ باشە لەگەڵ هاوڕێکاتە لەگەڵ قوتابخانەکانتا لەگەڵ مامۆساکانتا بۆ هەوڵنایان ساڵانە لە گوندەکەی خۆتانە ڕێژەی نەمام زۆر کەن و نەمام زیاتر بڕوێنن. بەڵا بەتەمەن بەتەمان بەڵێ من زۆرم پێخۆش بوو کاتمە گوندەکەی ئێوە بینیم ڕێژەیەکی زۆردار و سەوزایی زۆر باشی تیا بوو وتم ئەمە هەبێت و نەبێ مناڵەکانی هاوڕێم و خەڵکی گوندەکە ڕوانویانە وایە؟ بەڵێ ئافرین کەواتە بەڵێنم پێیان ساڵانە لەگەڵ ئەم هاوڕێیانەتانە لە گوندەکەتانە هەڵمەتی نەمام ناشتن بکەن. بەڵێ زۆر باشە ئەو کاتە وێنەی بگرن منی شوێنەکەی ئێوە بڵاوەکەمەوە لە شاشەی کورساتەوە باشە؟ باش ئافرین ڕاستی جان ڕاستی بەڵێ ئادی چیمان پێشکەشەکەی؟ بەڵا شعر شعر ئادی فەرموو. کوردم کورد زمانم خۆشم دەوێ کوردستانم کوردی زمانی باپیرانم مایی سەربەرسی ژیانم کوردستانم یەک پارچەیەک ژیانم فیدایم خاکەیە زمانی کوردی شیرینە فەرهەنگی وشەی بمینە وشەی پڕواتا و جوانیە. ئەی ئافرین ئەم هۆراوە خۆشە لە کێوە فێر بووی؟ وەڵارە ماکتەب. ئەی ئافرین یەک چەپڵێ قایم بۆ کاکە ڕاستی دەست خۆش هەر بژی مایکەکە ببە نزاگیان نزا بەڵێ چۆنی؟ وەڵا باش ئەحواڵە چۆنە؟ وەڵا باش یاخوام و کاتێ باش بی نزاگیان تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلیسێ. لە پۆلیسێ ئەی ئافرین نزا بەڵێ چەند ناوڕێوەیە لە پۆلەکەی خۆتانە؟ وەڵا زۆرم هەیە کێو زۆر هاوڕێتن؟ زۆرتر سۆنیا و ئەوان. سۆنیا و ئەوان ماڵیشان لێەوە نزیکە؟ بەڵێ باشە ئەگەر ڕۆژێک هاوڕێکێ نەخۆش بوو ناتەوە بۆ قوتابخانە ئێوە شوانەی تازەتان خوێندن بەڵێ چۆن هاوکاری ئەوە هاوڕێوەکەی بۆ ئەوەی دوانەکەوێت لەوانەکەیە ئەچیتە ماڵەوە بۆ لای کتێبەکانی خۆت بەریت و دەفتەرەکە بەری بڵێ وەرە ئێمە ئەموانێمە خوێندووە؟ بەڵێ ئافرین کەواتە ئەبێ هاوکاری هاوڕێکانمان بکەین نابێ بیاڵین ئەوانیش لەوانەکان نادواکەون وایە؟ باشە ئەبێ ئێمە ڕقمان لە یەکتری بێ لەگەڵ هاوڕێکانمانە؟ نەخێر کەواتە ئەبێ ئێمە هەمیشە تەبا و ئاشتی خواز بین بەیەکەوە باشە؟ 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 باشە ئافرین نزاگیان نزا بەڵێ چیمان پێشکەشەکەی؟ هۆراوازانی؟ شعر؟ گۆرانی؟ بەڵێ گۆرانێکم قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەی پارێزم باخچەکەی دەرگا و شۆ پەنجەرێ قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەداتێ فێرمان دەکا وریا بین بۆ تنگانە ئازاد بۆ تنگانە ئازابین. ئەی ئافرین یەک چەپڵێ قایم بۆ دادە نزا هەر بژیت ئافرین مایکەکە ببە میناگیان مینا بەڵێ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ وەڵا باش یاخوام و کاتێ باش بی میناگیان تۆ لە پۆلی چەنی؟ وەڵا لە پۆلیسێ. لە پۆلیسێ ئەی ئافرین مینا بەڵێ ماڵتان دوورە لە قوتابخانەکەەوە؟ نەوەڵا نزیکە نزیکە باشە ئێمە مناڵان ئەبێ کاتێکی بۆ قوتابخانە بەسەر شۆستەکەی بڕۆین یان بەسەر شەقامەکەیە؟ بەسەر شۆستەکە. بەسەر شۆستەکەە بۆچی؟ لەبەروی سارە لێمانەیە لەسەر شەقامەکان بڕۆین. ئافرین کەواتە ئەبێ ئێمە بەسەر شۆستەکانە بڕۆین نابێ بەسەر شەقامەکانە بڕۆین و نابێ هیچ کاتێکیش بێئاگابین وایە؟ باشە ئەبێ ئێمە لە کاتی پەڕینەوە لە هەموو شوێنەکە پەڕینەوە لە خۆمانەوە؟ نەخێر ئەیە بێت چۆن بپەڕینەوە؟ لە شوێنی پەڕینەوە؟ بەڵێ ئەبێ لە شوێنی پەڕینەوە چی بکەین؟ بپەڕینەوە ئەبێ سەیری ئەملاو ئەولا بکەین کاتێک کە ئۆتۆمبیلی لێ نەبوو ئەو کاتە بپەڕینەوە وایە؟ ئافرین ئەی تۆ پێم بڵێ تۆ ئەگەڵ لەو مناڵان نابێت کە لە خۆ بچووکترن بۆ نمونە ئەوانەی پۆلی 1 و 2 کێن بۆ قوتابخانە ئەگەڵیانە بێ؟ ئافرین ئەبێ لە ڕێگا ئاگامان لەوانیش بێ بۆ ئەوی تووشی ڕووداویە تو چۆنە بن وایە؟ ئافرین میناگیان ئەی تۆ چیمان پێشکەشەکەی؟ وەڵای گۆرانیە گۆرانیەکم بۆ بڵێ دەی لە ماڵی سمۆرە خانە تەقەی دەرگایە تەق کێ ئەوە من باپیرم ڕۆڵە گیان بۆم هێناون کێکی جوان دەی بیکەنەوە بە قورب بەنگت دیارە هەی فێڵباس بڕۆڕێوی تەڵەکە بە دەرگاکە ناکەینەوە تا دایکمان نایەتەوە. ئەی ئافرین یەک چەپڵێ قایم بۆ میناگیان دەست خۆش هەر بژی مایکەکە ببە کاکە ئەنەس ئەنەس بۆڵەمەوە چۆنی؟ لە باش ئەحواڵە چۆنە؟ بەڵە باش یاخوام و کاتێ باش بی ئەنەسگیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟
لە 6 6 ئافرین هەر بشی لەوان گەورەتری وایە بەڵێ هەر بشی ئەنەس بەڵێ لەم ناوچەیەوە ئاژەڵ و باڵندەی کێوی لێە بەڵێ چی لێە وەکو کەروێشێک کەو ئەنجار ئەوانە ئەی چەقەڵ و ڕێوی و شت وەڵاوانەشی لێ ئەوانەشی لێە بەڵێ باشە ئەبێ ئێمە ئاژەڵەکان ئازار بین و ڕاویان بکەین و لە ناویان بەرین نەخێر بۆچی لەبەرەوەی جوانیەکە ئەگەێنێ بە ژنگەکە ئافرین جوانیەکە گەێنێ بە ژینگەکەمان هەروە ئەوان ژینگەکەی ئێمەیان پاراسووە ناڵن لە ناویش بچێ وایە بەڵێ باشە ئەگەر کەسێکە بینی لەم ناوە ئەوێ ڕاو بکە تۆ چی پێڵێ ئەڵام ڕاوی مەکە ژنگەکەمان ناشنێ ئافرین هەر بشی باشە ئەگەر بینی و بەچکە چۆلەکەی کەوتۆتە خوارەوە لە هێلانەکەی تۆ ئەیبیتەوە ماڵەوە بۆ خۆ بە خێوێکەی یانەکەیتەوە هێلانەکەی ئەیکەم وێلانەکە بۆچی لەبەرەوەی ئاخر دایکی و شتی هەیە ئافرین لەبەرەوەی ئێمە ناتوانین بەخێویکەین ئەو خۆی دایکی خۆی ئەتوانێ بەخێویکە وایە بەڵێ ئافرین هەر بشی ئەنەسیان ئەنەس بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی ڕێنمایی ڕێنمایی ئەدی ڕێنماییمان بکە فەرموو ئەگەر یەکێکە بۆ ناوچەکەمان بۆ سەیران ئەتکە بە پیسی نەکەنە ئاوشەکانمان پیس نەکەن ئەی ئافرین ئەی باشە کە خۆ چووی بۆ شوێنێ بۆ گەشت و سەیران ناوچەکەیان پیسەکەی نەخێر نەخێر هەر بشی یەک چەپ لە قایم بۆ کاکانەس دەست خۆش ئافرین مایکەکە بە نمەیگیان دادە نما بەڵێ چۆنی بەڵا باش ئەحواڵە چۆنە باش ئەیاخوا هەموو کاتێ باش بی نمەیگیان تۆ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 6 ئافرین هەر بشی نما بەڵێ تۆ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ چیان بۆکەی وەڵا هەرمەتیانێ ئەتوانی کەناتا خوار قاپ و شتەکان کۆکەیتەوە بەڵێ ئافرین باشە کاتێک کە لە قوتابخانە گەڕێینەوە پێویستە ئەو پۆشاکانی کە لە بەرمانە چیان لێ بکەین دانێن و بیان شوین دایە نین و بیان شوین باشە ئەبێ ئێمە کاتینەوە جەڵتاکەمان لەلایەک فرێبین پێڵاوەکانمان لەلایە گۆراویکانمان لەلایە پۆشاکەکانمان لەلایەک فرێبین نەخێر بۆچی چکە لە برەوەی دایکمان زۆر ماندووە بێ ئافرین دایکمان زۆر ماندووە بێ پێویستە ئێمە هاوکاری ئەوە بکەین چووکە دایکمان خواردنمان بۆ لێ نییە ناوماڵ پاگەکاتەوە پۆشاکەکانی ئێمە ئەشوا بەردەوام ئەگەیان لێمێ وایە بەڵێ ئافرین نمەجان نما بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی وەڵا هۆندراوەیە هۆراوە فەرمووەراوەیەکم بۆ بڵێ سمۆرەیەک هاوڕێمە لە ناو پۆلیشا پێمە زۆریا و بچووکە خنجیلۆ یەشێک سووکە پێمان دەڵێ وریا بن لە دەرزا زۆر ئازا بن هەر جارە و بە بابەتێ هەر بجارە بە بابەتێ فێرمانەکە پیتێ بەلاشە چەند چووکە هێندە کارا و چاپووکە چەپڵێکی قایم بۆ دادەنما هەر بشی نمەجان ئافرین ماکەکە بەبە کاکە محەممەد گیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم ئەی یاخوا هەموو کاتێ باشبی محەممەد گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 ئافرین هەر بشی محەممەد بەڵێ لە وەرزی زستانە بەڵێ خۆراک کە بە بێتەوە یان زۆرە بێ بۆ ئاژەڵە کێویەکان بۆ نمونە لە وەرزی هاوینە گەنم هەیە کشت و کاڵەیە خەڵکەمان ناکە بەڵام لە وەرزی زستانە خەڵکەم شتانە ناکە وایە بەڵێ خۆراک کەمە بێتەوە بۆ کۆتر و باڵندە و شتەکان یان زۆرە بێ کەمە بێت کەمە بێتەوە باشە تۆ لەو وەرزانەیە کە خۆراک و ئاو کەمە بێتەوە چۆن ناوکاری ئاژەڵەکانەکەی ئەزۆ شتیان ئێمە شتیانەیتێ باشە لە وەرزی هاوی ناها ئاو کەمە بێتەوە و ئاژەڵەکان زۆرتر تینویانە بێ وایە ئاویان بۆ دانی لە حوشە یان لە بەردەرگای ماڵەکەتان بەڵێ ئافرین کەواتە ئەبێ ئێمە مناڵان ئاژەڵەکانیشمان لەبیر بێ نابێ بیڵین ئەوە تین و بن یان برسی بن بۆیە پێویستە لەبەر دەرگای خۆمانیان لە حوشەکەی خۆمان لە سەتڵێکە ئاو دانین بۆ ئەوەی پشیلە و سەگ و چۆلەکە و کۆتر و ئەمانە ئەو ئاوانە بخۆنەوە و لە ناو نەچن وایە ئافرین محەممەد جان محەممەد بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی شارێ فەرموو کورد و زمانم خۆشم دەوێت کوردستان کوردی زمانی باپیرانم مای سەربەرزی ژیانم کوردستانم یەک پارچە گیانم فیدایم خاکەیە بیرە تۆ ئەم جارە لە سەرەتاوەی لەیتەوە ئادی لە سەرەتاوە
کوردم کورد زمانم خۆشم دەوێت کوردستانم کوردی زمانی باپیرانم مای سەربەرزی ژیانم کوردستانم یەک پارچەیە گیانم فیدایم خاڵکەیە ڕێزمانی ڕێک و ڕەوانە کێشە نییە منیش ئەوان جارجار شتم بیرە چێتەوە ئەوە هی ئەوەیە ئێمە شت زۆرە خوێنینەوە بۆیە شتما بیرە چێتەوە وایە بەڵێ ئافرین یەکچە بڵێ قایم بۆ کاکە محەممەد گیان هەر بشی مایکەکە بە کاکە عەبدوڵڵا کاکە عەبدوڵڵا بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە وەڵا هەر باش یاخوار باشبی عەبدوڵڵا بەڵێ خۆش بواتمە گوندەکەیەوە بەڵێ هەر بشی عەبدوڵڵا گیان بەڵێ خەڵکی گوندەکەی ئێوە کاری کشت و کاڵەکە بەڵێ چی زۆرە ئەچێنن کشت و کاڵ گەنم و جۆ چیتر ئیتر نۆک و تەمات و ئەمانە ئەوانەشە چێنن بەڵێ باشە لەبەرەوەی کە ئێرە ئاوی هەیەوە ئەو کشت و کاڵاناکەن بەڵێ زۆر باشە پێم بڵێ ئەم بەرهەمانە هەمووی خۆتان لێخۆن یان لێشیە فرۆشنەوە لێشە فرۆشینەوە لێشیە فرۆشنەوە کەواتە کارێکی باشە خەڵکی گوندەکان کشت و کاڵ بکەن بەڵێ بۆچی بۆی کە بژێوەیەکی ژیانی خۆشی دابینکە ئەی ئافرین لەبەر ئەوەی ئەتوانین لە ڕێگەی کاری کشت و کاڵەوە لە ڕێگەی ئاژەڵداریەوە بژێویەک بۆ ژیانی خۆمان دابین بکەین وایە ئەی ئافرین عەبدوڵڵا بەڵێ ئەی تۆ پێم بڵێ کاتێک کە خێزانەکە و کاری کشت و کاڵەکەن تو ئەو کاریانەکەی بەڵێ چیان بۆکەی هەرچییان پێویست بێچم بۆیانێنم و ئافرین کەواتە بەردەستیانەکەی وایە بەڵێ هەر بشی عەبدوڵڵا گیان یەکچە بڵێ قایم بۆ کاکە عەبدوڵڵا دەستان خۆش مناڵەکان من ئەمڕۆ زۆر دڵم خۆش بوو لەگەڵێوەیە لەبەرەوەی زانیاری زۆر باشتان نامێت لەسەر گوندەکەتان و ناوچەکەتان بەڵام بەداخەوە ماوەی بەرنامەکەمان کۆتایی هاو من ئەبێ هەوڵ بەم بڕۆم بۆ گوندێکی تر بۆیە لێرە بەجێتان هێڵم تا گوندێکی تری کوردستان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز